بەڕاستی جارێکیان هاتمەوە لە بیرمە لە 2010 کۆڕێکم بەس لە کوردستان هەر باسیم لە دارایی لە بزنس لە جۆنێتی پارە و ئیشەکانی هین کرد با بڵێن لە کاری پرۆدیوسین وەکو دارایی وەکو پارە ئیتر برادێک دیارە تێ نەگەیشت بوو ئەو ڕخنەی لێم کرد کە گوایە من هەر باس لە دارایی یەکەم هەر باس لە پارەکەم زۆر بەداخەوە تۆ هاتووی وازت لە بەشە جوانەکانی سینەما هێناوە هەر لە باس سەرمایەدارێکەکەی هەتا پێم وت کاکە گیان من هاتووم باس لە بەشەکەی خۆم بکەم کە لە داراییە جاگەر هاتووە ئەمڕۆ باس لە زیاتر بزنسی سینەما بکەین هیوادارم هێوەشت ئەو ڕخنەیەم توش نەکەن. شێوازی قسەکردنم تۆزی سەریع من ئەگەر هاتوو هەر بە ڕێزێک ویستی لە بوارێکە زیاتر قسەی لەسەر بکەینەوە ئەوانە ئەوەت کای ئاگادارم کەنەوە یان دۆجا لە کۆمنتۆمانە بتوانم وەڵامی کۆمنتەکانتان بمەوە. بەڵێ ئەوتمان پرۆدیوسەر ئەبێ علاقەیەکی پتەوی هەبێ لەگەڵ دایرەکتەر. ئەم علاقە پتەوە لەگەڵ دایرەکتەرە کارێکی هەرە سەرەکیە بۆ پرۆدیوسەر لەبەرەوەی خۆتان نەزانن خاڵی سەرەکی هەنگاوی سەرەکی بۆ مەسەلەی فیلمێکی جوانی سینەمایی دروست بکرێ ئەوەیە کە سکریپتێکی باش نووسرێ. سکریپتێکی باش نەنووسرێ قەت لە دنیا ناکرێتە فیلمێکی سینەمایی باش. جایتر کە ئەڵێن فیلمێکی سینەمایی باش من هەموو جارێگەر سەرنجی قسەکانم بدەناڵێن فیلمێکی سینەمایی جارێ من باس لە فیلمی سینەمایی یەکەم واتە و فیلمانەی کە هەکرێتە ئەگاتە پۆست ئۆفیس. جا بۆیە باسێکم کردوتم دۆجادینەوە سەری باس لە باسکردن لە فیلم و فیلمی سینەمایی. ئەم جارە من کاتێ باس لە چۆنیەتی ئێستا فیلم ئامادەکردنی پرۆدیوسینی با بڵێن فیلمەکەم باس لەو فیلمانەکەم کاگاتە بۆکس ئۆفیس جارێ من باس لە فیلمی کوردستان ناکەم دۆجا تایبەتە دێنە سەر کەم و کوڕیەکانی پرۆدیوسین لە فیلمەکانی کوردستان. بەهەرحاڵ هەرچەندەوە ئیشی کاکدارەوە بە جوانی دەستەکەی خۆش بێ هەم لە کتێبەکە جوان ڕوونی کردوەوە هەمیش لە لایڤەکەی باسی کردووە بەڵام بە کورتی هەندێک تاریفەیەڵێ هەموو سکرین پلەیەک ئەبێت بکرێتە سکریپت بەڵام هەموو سکریپتێک ناکرێتە سکرین پلەی. ئەمە مەبەستی چیت خوا بە دووبارەی کەمەوە بۆی ڕوون بێلاتان هەموو سکرین پلەیەک ئەکرێ بکرێتە سکریپت بەڵام هەموو سکریپتێک ناکرێتە سکرین پلەی بۆ لەبەرەوەی سکرین پلەی مختصر مفید ئەوەیە کە سکرین پلەیەک ئەکرێ بۆی بگاتە سەر شاشە چی فیلم بێ یان تیڤ سیریز کەواتە ئەمە سکرین پلەی تەنها بۆ سەر شاشەیە بەڵام سکریپت هەندێک جارەیە کە ئێمە تەواو با بڵێن دێ حاڵی نەبووینە هەندێک جارەیە دەقێکی شانۆ پێڵێن سکریپتێکی شانۆی لە ئەنگلیزیە هەندێک جارێ ڤیدیۆ گەیم ئەبێ بکرێن سکریپتێکە یان پرۆگرامی رادیۆیەک یان هەموو ئەم شتانە پێڵێن سکریپت بەڵام سکرین پلەی تەنها بۆ سەر شاشەیە هەر بۆیە هەندێک جارێ لە سکریپت کۆمپیوتیشن کۆمپانیایەکی زۆرەیە و کەسانی کە سکریپتەکانیان نووسن چی کورتە فیلم بێ یان فیلمی درێژ هەوڵەدەن سکریپتەکانیان بنێرن پارەیەکی کەمە دەنیان پارەیەکی زۆر بە هەر حاڵ بەپێی کۆمپانیای کۆمپیوتیشنەکە بۆی بنێرن بۆ ئەوەی کە بزانم فیلمەکانیان ئیتر سەدان سیناریۆ ڕا بۆ کۆمپانیایەک بزانم چەندانەی لێ هەڵەبژێرن دایماڵێ make sure when you are pitching واتە ئەڵێ تکایە ئاگادار بە تۆ بزانە چی پێشکەشەکەی لە بین دوو قەوسانوسێتی ئایا تۆ سکریپتێک پێشکەشەکەی بۆ پێشبڕکێکە یان سکرین پلەیەک پێشکەشەکەی ئەمانەوەکو باسم کرد من زۆر لەسەری ناڕۆن لەبەرەوەی ئیشی کاکدارەوەی و بە جوانی باسی کردووەم هەروەها پرۆدیوسەر کاری پرۆدیوسەر بۆ جوانی تێگەیشتن لە کاری پرۆدیوسەر ئەوەیە وەکو باسمان کرد پرۆدیوسەر پارە پێیاکات بۆ فیلمێ بە کورتی پارەکە لە پرۆدەکشنە با بڵێن بە کورتی پارەکە خەرجەکاتەوە لە فیلمەکە وەکو باسم کرد هەروەها فیلمەکە فرۆشێتەوە ئەم جارە داهاتی فیلمەکە پێیاکاتەوە و دوای فرۆشتنەوە بە قازانج یان بەسەرر بێگومان پێناسەیەکی تر هەیەڵێ پرۆدیوسەری زیرەکە و کەسەیە کە بتوانێت بە پارەیەکی کەم فیلمێکی باش دروست بکات ئەم جارە خاڵی سەرەکی بۆ کاری پرۆدیوسین وەکو باسم کرد کە زیاتر مەسەلە دارایەکەی قسەی لەکەن تعریفێکی ترەیەڵەیە بە ئینگلیزیەڵێ producers bridge between film and financial واتە پرۆدیوسەر پردێکە لە نێوان فیلم و دارایی فیلمەکە کەواتە ئەو بەشەکانی تر کە ئیتر دارێکتەرە و با بڵێن دارێکتەرە دیۆپیە ساوند ڕیکۆردە هەتاوەکو ئەگاتە قالبی پۆست پرۆدەکشنیش هەر هەموو بوارەکانی تر
یەکێ لە پرۆدیوسەرەکان سەرپەرشتی ئەکات هیچ فیلمێ نییە لە دنیا مەجموعەیە پرۆدیوسەر سەرپەرشتی نەکەن جا ئەگەر هاتوو لە کوردستان پرۆدیوسەر تەمان لەگەڵ ڕێزمە کاتێک قساکەم تکایە بیرتان نەچێ ئەگەر هاتوو باسم لە هەندێک شتی کوردستان کرد هیچ مەبەستێکی ئەوەم نییە شخصی وەکو تعلیقێک لە کەسێ بدەم یان خوانەخواستمە تعلیقێک لە کۆمپانیایەک نازانم لە حزبێکی سیاسی لە چی لە برەوەی زانم لە کوردستان خەڵکەکە دڵی ناسکەپی وایە هەندێک جارەیە کە باس لە شتێ بکەی ئەی بەنە قاڵبی ئەوە دیارە فلانە کەس سەر بە ئەو حزبێ و تعلیقی لەو حزبەدایان هازانیمان مەبەستەکەی چیە من بۆ خۆم ئازادمەوە هیچ بەڵام هاتوون باستە بەرهەمهێنانی فیلم بکەم ئەگەر باستە بەرهەمهێنانی فیلمی سینەمایی بکەین لە کوردستان یان لە فیلمەکانی تر خۆ بێ کۆمەڵێ نمونە بێنینەوە بە هەر حاڵ پێناسەیەکی تری وەکو باسمان کرد لە پرۆدیوسین ئەوەیە مختصر مفید دەڵێ from A to Z هەروەکو خۆمان چۆن ئەڵێن لە نازان چۆن بە کوردێکی ئەڵێن بە کورتی لە ئەیەوە بۆ زێت واتە باسم کرد لە سەرەتاوە بۆ کۆتایی ئەبێ پرۆدیوسەر بتوانێت سوپەرڤایز با بڵێن سەرپەرشتی فیلمێ بکە هەتاوەکو کۆتایی زۆر باشە ئەم جاریان کارەکانی پرۆدیوسەر ئێستا دیسانەوە باسی یەکەین بەڵام پرۆدیوسەر بۆ ئاگاداری پرۆدیوسەر لە فیلمە گەورەکان لە کۆمپانیا گەورەکانەوە وەکو هۆلیوودیش پرۆدیوسەرێک دوای ئەوەی کە سکریپتێکی زۆر باشی ئامادە کرد و زانی هێنەکات ئەو کاتە سکریپتە بابڵێن پرۆدیوسەرەکە ڕوا دەرهێنەرێک بەکرێ ئەگرێ ئەڕوا دیۆپیەکی زۆر باشە دۆزیێتەوە بەکرێ ئەگرێ هەموو ئەو کەسانە بەکرێ ئەگرێت و ئیشیان پێکات بۆیە لە لای خۆمان ئیترکەوتمان دارەکتەری ترواتە ڕۆحی فیلمەکە تەنانەت لە فیلمی درێژیشە نەک هەرفرتە فیلمی کورد بەڵام لە ڕاستیا پرۆدیوسەرەکە هەمووی شەکانەکات ئێستا ئەم جاریان وەکو باسم کرد مەسلەی دوایەوەی کە فیلمەکە تەواو بوو ئەچینە سەر دیستریبیوتەر ئەو کەسەیە کە وەکو باسمان کرد تعریفمان کرد فیلمەکە بڵاوە کاتەوە دوایەوە ئەو کەسێک کە فیلمەکە ئەفرۆشیە وەکو باسمان کرد پیاڵێن سیلز ئەجنت ئەم سیلز ئەجنتە هەتاوەکو من هەموو جارەبیر بکەمەوە ئەم وشانە بکەمەوە کوردی تۆزێکی ئەوێ بۆ بیرکردنەوە بەڵام مختصر مفید مەبەستم لەوەیە لە دایرەکتەرەکە لە دیۆپیەکە لە دیستریبیوتەکە لە سیلز ئەجنتەکە لە هەموو ئەمانە پرۆدیوسەرە بێ کۆنتراکتی تایبەتیان لەگەڵا بکە هەر هەمویان بەعەقد دەگرێ بۆ ئەوەی هەتاوەکو فیلمەکە بفرۆشێتەوە کەواتە ئەم هەموو نمونەیە کە باسم کرد مەبەستەوەیە کە کاری پرۆدیوسەرە ئەم ئیشانە بکات بەڵێ زۆر باش ئەم جاریان قسەیەک هەیە دایما زۆر جارکە ڕۆشتین بۆ من خۆم زیاترەوەی ڕاستی پێ چووکم بوارەکەی من فیلم پرۆدیوسینە دیارە زۆرم لە هینەکان بیونیوە لەو بابەتانی کە کۆڕۆکۆبنەوەکان زۆر جار کاڕۆینە کۆڕۆکۆبنەوەکان یان وەرکشۆپەکان مەبەستم ماستەر کلاسەکان مامۆستاکە زانیە زیاتر ئەو کەسانە هاتوون بۆ ئێرەکەی فیلم پرۆدیوسینن یان تێ بگەن لە کاری فیلم پرۆدیوسین بۆیە زۆر جار یەکەم دەستپێکردنی قسەکەی مامۆستاکە یان قسەکەرەکە ئەوەیە ئەڵێ زۆر جار بە زمانێکی ئینگلیزی وت بە ئینگلیزی وت the film is now done so what's next واتە ئەوە فیلمەکەمان ئێستا تەواو کرد هەموو شتێ حازرە ئەم جارەیان چی ئەگەر هاتو منم فیلم ئەم پرسیارە ئێستا لە کوردستان ڕۆبەڕووی کۆمەڵێ بەڕێز بکەمەوە بڵێم بەڕێزانەوە ئەگەر هاتو فیلمێکمان دروست کرد و تەواو گەیشتە قۆناغی کۆتایی حازرە ئادەی ئەم جارە چی لێ بکەین لەوانەیە زۆر کەس بوەستێت و نەزانێت چی لێ بکەین بۆ لەبەرەوەی ناڵێم قۆناغی دیستریبیوشنمان لە کوردستان نییە لە سیلز ئەجنتمان نییە کەسێکمان نییە لەوەی فیلمەکانمان بگاتە دیستریبیوشن بۆی بفرۆشرێتەوە بگاتە بۆکس ئۆفیس هەتا فیلمێک نەگاتە بۆکس ئۆفیس پێی ناڵێن فیلمێکی سینەمایی حەزەکەم بزانن نەک لە کوردستان لە ئەوروپاش زۆر جار فیلمەکان لە ئەوروپاش بۆ نمونە کەنسڵی شارێک با بڵێن شارەوانی شارێک پارە تەرخانەکات بۆ چەند فیلمێکی درێژ لە بەریتانیا بۆ نمونەیان لە هەر ئەوروپا فیلمی درێژ چەند جار دروستە بێ ملیۆنێ 2 ملیۆن بودجێ هەیە بەڵام فیلمەکە ناگاتە بۆکس ئۆفیس هەردیسانی نێرنەوە فستیڤال و لە هەندچەند مناسبەیەکە بەشداری پێکەن ئەمانە پێڵێن فیلم بایتر ئەم فیلمە ئەگەر هاتوو لە ئەوروپا بێیان لە کوردستان بێ لە هەرکوێ بێ نەگەیشتە بۆکس ئۆفیس واتە نەبووتە فیلمێکی سینەمایی جا لە کوردستان ئەو فیلمانە
کە تەواوەکرێن ئیتر قۆناغە داهاتوەکەیان چییە؟ جاوەکو باسم کرد مامۆستاکە کاتێڵەیە کاتێ پێمانیەوت باشەوە ئێستا فیلمەکەمان تەواو بوو قۆناغی داهاتوو چییە؟ هەر هەمومان بەیەک دەنگ بەیەکەوە بەدەنێکی بەرزەمانوت ئەم جاریان نۆرەیەوەیە بیبێنە قاڵبی دیستریبیوشنەوە هەروەها سەجنتێکی بۆ پێیاکەین بۆ فرۆشتن واتا ئەوە نەئاسان بوو لامان هەمومانەمانزانی کە ئەو قۆناغە هەیە. ئەمە شتێکی تاوان سەرەتاییە من باسی یەکەم بەڵام بمانوێ نەمانوێت سەرەتایی ببێیانە لە کوردستان ئەمانە زۆر بەڕاستی پێویستە باز بکرێ بۆەوەی چۆن هەنگاوی بۆ بنین فیلمەکانمان بگەینە دەرەوە.